لەوانەکەی پێشوا باسی ئەومان کرد کە ناسر مۆزۆی جەبر و اختیار دێنێت بە مستەڵەحاتێکی تر ڕوونی دەکاتەوە کە لە تێکستە قورآنێکا هەیە. ئەویش مەسەلەی ابتلایی و مسەخەرە، ینی تەسخیری، ئەوەی کە تەسخیریە لەگەڵەوەی ابتلاییە. تەسخیری بە مانای ئەوەی کە جەبری ئەو جار ڕۆشنم کردەوە، وتمان شتێکە کە بەبێ ئامانج ناچارە ئیشێک بکە، بە ناچاری ئیشێک دەکا و هێزێک ئەو ئیشەی پێ دەکا و هیچ بەرهەمێک لەو ئیشەی نییە، ینی پاداشتێک لە بەرامبەر ئەو ئیشە نییە، ینی تەنها ئامێرەکە بۆ ئیشکردن. ئێستا ئامێرانەی ئەمە ئیشی پێ دەکەین، ئامانجێک لە دەرەوەی خۆیان نییە، هەرەوەی ئیش دەکەن و تەواو ئیش دەکەن بۆ ئێمە و هیچیش لە بەرامبەر ئەو ئیشە وەرناگرن. ینی لەناو ئەو ئامێرا شتێک نییە، داوایەک نییە بۆ ئەوەی کە دەیکات تاوەکو تۆ ئەو شتەی پێ بدە یا بگا بەو شتێکە داوای دەکات. لەبەرەوە ئامێرەکان شتانێکی تەسخیرین، تۆرەوەندەیە دەیخەیتە ئیشی ترە و ئیش دەکا و هیچ ئەست و شعورێکی نییە. ئەوەش ابتیلاییە، حتمەن دەبێ یانی ئەوەیە کە تاقی دەکرێتەوە، ئەوەیە کە دەخرێتە ناو بوارێک بۆ ئەوەی شتانێکەیەتیایە چالاک بن یا چالاک نەبن، وە کۆمەڵە ئیمکانیت لەناو ئەو شتا هەیە بۆەوەی لەناو ئەو تاقیکردنەوە ئەو شتانە دەرکەون، ینی لە کەسەکە و لە ڕێگەی دەرکەوتکردنی ئەم ئیمکانیاتانەوە لە بوارە جیاجیاکانە هەویەتی ئەو کەسە دیاری دەکرێت، ینی دیاری دەکرێت ئەو کەسە چییە، ماهیەتەکەی خۆی ئاشکرا دەکا لەناو ئەو بوارانە. تەمان بوار کە بواری ئەو ابتیلایەیە تاقیکردنەوەیە، دەتوانین لە شتێکی ترا ببینین. بۆ نمونە زێڕێک کە دەمانەوێت تاقی بکەینەوە، پێویستمان بە بوارێکە بۆەوەی ئەو زێڕەتیایە ئەوە ئاشکرا بێ ئەوەی تایەتی چییە بێتە دەرێ. فەرەزەن ئەگەر زێڕەکە زێڕێکی خاڵس نەبێ لەناو ئەو تێزابە لە جیاتی ئەوەی ئەو درەوشانەوەی تایەتی زیاتر بدرەوشێتەوە بە پێچەوانەوە درەوشانەوەکەی ئەو درۆشانەوە ساختەیە کە هەیەی لە دەستی دەدا. بامان شێوە ئێمە هەر مادەنێکی تر لە مادەنەکان بخەینە ناو بوارێکەوە، کۆمەڵێک ئیمکانیەتیانتیایە، کۆمەڵە توانایانتیایە، ئەم توانایانە لەناو ئەو بوارانە نەبێ ئاشکرا نابن. بۆ نمونە مادەنێکی وەکو قوڕقشم یا مادەنێکی وەکو جیوە یا وەکو هەر مادەنێکی تر لەوانە دەبێ لە تاقیگا بواری جۆرا و جۆری بۆ برەخسێنین تاوەکو بزانین ئەو توانایانە تایەتی چییە، یانی لەو بوارە ئاشکرا دەبێت. جا ئەم تاقیکردنەوەیە ابتلایە، ینی ئەمیش، بەڵام ئەم ابتلایەکی ئینسانیە، ئەلێرا شتێکی تر تاقی دەکرێتەوە جا لەو خاصیەتانەی کە لە کەسەکە هەیە. لێرەوەی تاقی دەکرێتەوە ئیرادە ڕێگە بەچی دەدا لەو حاڵەتانە، چه ئیمکانیەتێک دەدا بێتە دەرێ یا ڕێگە بەچی دەدا نێتە دەرێ. چونکە لێرا ئیرادە دەتوانێت نەیەڵێ لە دۆخێکی دیاریکراوە. فەرزەن بۆ نمونە تۆ دەکەویتە ناو موقفێکەوە وەزعەکەوە ئەو وەزعەیە تووڕەیت لا دروستەکە، ئێترێوەش دەزانن خۆت کاتێکە ئەو شتانە ئینسان بەر ئینسان دەکەون تووڕە دەبێت، بەڵام ئەم تووڕەیەی دەتوانێت ڕاگرێ، بەڵام ئاسنێک کات دەکەوێتە ناو ئاگرێکەوە ناتوانێت شلبوونەوەکەی ڕاگرێ. ئەلێرام ئیرادەیە تاقی دەکرێتەوە ڕێگە بەچی دەدا لە ناو بوارە جۆر بە جۆرەکانە دەرکەوێ و ڕێگە بەچی نادا کە دەرکەوێت. بە حکمەوەی ئیرادە چۆن دەوروبەرە جیاجیاکان ئیمکانی ئەوەیان تایە کۆمەڵێ ئیمکانیەت و ئینفعالات و شتانێکە لە گوزەیەک لە ناو توایە چالاکی کە واگەر بێت و ئیرادە لێرا نەبێ ئەو وزەیە دەکەوێتە حاڵەتی ئەکتیڤ و هەڵ ینی ڕەتفعالێک دروست دەبێت بەرامبەر ئەوەی کە هەیە. فەرەزان کاتێک کە دەوروبەرێک کەسەکە تووڕە دەکایتر تووڕەیەکەی لە ئیستیجابەیەکا بۆ ئەو تووڕەیە لە وەڵامدانەوەی ئەوەی کە تووڕەی دەکا شتێک دەکا، بەڵام لە عینی کاتیشا ئینسان دەتوانێت ئەم تووڕەیەی چی بکە نێڵەوێتە دەرێ ڕایگرێت. بەڵام ئەمە لە حیوانات و لە
شتەکانی تران نییە ئەلێرایی تر ئەوە ئینسان جار دەکاتەوە لە بوونەوەرەکانی تر ینی بوونەوەرەکانی تر بە جەبری کە کەوتنە ناو بوارێکەوە ئیلانە ئەو شتە دەرکەوت دەکا لە ناویانە دێتە دەرێ کە دانراوە بێتە دەرێ ینی چاری نییە هەر دەبێ ئەوە ڕووبداکە لەو دەوروبەرە ڕوو دەدات هەر یاسا تەجریبیەکانیش لێرەوە وەردەگیرن یاسای تەجریبی تۆ چۆن دەزانی ئاو لە 100 پلەی سەدیا دەقڵێ و دەڵێ ئەمە یاسایەکی فیزیکیە و هەومان بڕوامان پێێتی کە ئاو لە 100 پلەی سەدیا دەقڵێ لەبەرەوە ئاو ئێمە دەیخێنە ناو ئەو دۆخەوە ئەو بار و دۆخەوە هەر هەمان شت دەکاتەوە کە پێشتر کردوێتی ناتوانێت شتێکی تری غەیریەوە بکە ناتوانێت نێتە کوڵ کەواتە جەبران ئەم ئاوە چییە لەو پلەی گەرمای دیاریکراوە ئەو دۆخە وەردەگرێت کە هەیەی یا لەو پلە ساردیە دیاریکراوە ئەو دۆخە وەردەگرێت کە هەیەی ینی ئیمکانیەتەکانی ئەو توانایانەی کە هەیەی بە سیستەمێک ناوکەوت و دەرکەوت دەکا ئەو قودرەتی ئەوەی نییە نەیەڵێ دەرکەوت یا ناوکەوت بکە ناوتوانایانە ینی ئاو کە سەرمایەک تووشی ساردیەک دەبێ ڕەتفالێکی دیاریکراوی و بەرامبەر ئەو ساردیە هەیە کەوی ژەوەیە بیبەسێت ناتوانێت ئەم ئیمکانیەتەی خۆی ڕابگرێ ینی نەیەڵێ بیبەسێت وەکو لە دۆخی شلیا بمێنێتەوە لەبەرەوەی جەبرن دەبێم ئاوە بیبەسێت ئەگەر ئاوا نەبێم قوانینانە ینی ئەگەر شتێک کەوتە ناو ئەو دەوروبەرەوە هەمان هەڵس و کەوت بکاتەوە کە هەیەی ئەوە هیچ شتێکمان بە ناوی قانونی فیزیکی نابێت چونکە ئەو قوانینانەی کە لە فیزیا هەن و ئەو قوانینانەی کە سوودیان لێ وەرگیراوە بۆ بەرەمێنانی ئەم ئامێرانە هەمویان ئەو جۆرەن لە قانون کە قانونی جەبرین بەسەر مادەوە ینی مادە کەوتە ناو هەمان بوارەوە ئیلانا دەبێ ئەمان هەڵس و کەوت بکە ناتوانێت هەڵس و کەوتێکی تر بکە لەبەرەوە هەڵس و کەوتی ئەوەی کە مادیە بە یاسا جەبریەکان هێندەکەن ئیش دەکەن ئەوانە چییە هەڵس و کەوتەکانیان پێشبینی کراوە ینی ئێمە دایما دەتوانین ئەوە پێشبینی ئەوە بکەین کاتێک سەرما گەیشتە ئەو حەدەی کە پێویستە فەرزەن گەیشتە 0 پلەی سەدی ئەوە هەرچی ئاو هەیە لە بەیانی هەڵدەستینەوە دەزانین ئەو ئاوانەی کە لە دەوروبەرمانە هەن بەستویەتی و ناکرێ نەیبەست بێت هەر لێرەوەیە ئێمە وا دەبیندێ کە یاسا فیزیکیەکان چین یاسای یەقینین غەڵەت ناکەن وە گومانیان تیانە بۆچی چونکە ئەم دوو پاتبوونەوەی تایە ینی ئەو شتە لە هەنم ناو هەمان بوارە هەمان هەڵس و کەوت دەکات ئەمە تەمان لەسەر حیواناتی شتا حەدێک ئەمە ئەوی شەر کۆمەڵە یاسای جەبری هەیە چونکە ئەو بە جگە لەوەی کە ئەو یاسا فیزیکیانە حاکمن لەسەری کۆمەڵە یاسای غەریزی و بایۆلۆجی ژەنەوانیش حاکمن لەسەری و ئەم حیوانەش هەر کاتێ زەمینە دەرەخسێ کاتێکە غەریزەکانی بەوەی ئەو دەوروبەرەوە دەجوڵێ هەر دەبێ ئەوە بکات کە دەبێ بیکات و لە ژێر جەبری ئەوایە کە ئەم غەریزە پاڵی پێوە دەنێ ئەوەی کە ناسر دواتر ناوی دەنێ هەوەس یا هەوا بە کوردیانی هەوەس و هەوەس لێرە مەبەست لە غەریزەکانە لە مەبەست لە ئارەزووە ینی کاتێک غەریزەیەک لە غەریزەکان و هێزێک لە هێزەکانی ئێمە دەجوڵێن هێزە حیوانیەکانمان ئەوە لە حیوانە ئەو هێزە ئاراستەی ئەو حیوانە دەکا بە شکلێکی میکانیکی یعنی کە ئەو هێزە لە ناویا جوڵێنرا ئەو هەر دەبێ حرەکەت بکە بەرەوە ئەو شتێک کە دەبێ بیکات ناتوانێت حرەکەت نەکە بەڵام تەمان لە مرۆڤ وانە لە مرۆڤ کاتێک ئەوانە دەجوڵێنە و هێزە غەریزیانە ئینسان دەتوانێت چی بکە بەرەو ئەو ئامانجە بڕوا کە غەریزەکە پاڵی پێوە دەنێت دەشتوانێت نەڕۆ یعنی ئیرادەیەک لێرە حاکمە دەتوانێت ڕێگە بگرێت لە چالاکبوونی ینی پراکتیکبوونی غەریزەکە ینی کارابوونی لە واقعە و دەشتوانێت ڕێگەی بداتاوەکو کاراب بێت ینی ئەو هێزەی خۆی پاڵ بە مرۆڤەکەەوە بنێ بەو شکڵە ئاراستەی مرۆڤەکە بکاکە غەریزەکە داوای دەکات ینی ئامانجە غەریزیەکە داوای دەکات ئیتر ئەمە تەبەن لە برسیبوو نابێ یا لە هەر شتێکا بێ بۆ نمونە ئێستا حیوانێک کە برسی بوو
گوێ ناداتەوەی ئەوە ئەو سەوزاییەک بینە گوێ ناداتەوەی کە ئایا بۆی هەیە بچێتە ناو ئەو سەوزاییەوە یا بۆی نییە بچێ بیخوایانە و کە برسی بووە و دەچێت هەر ئەوەش ئێمە تەلبەنووشت دەکەین بۆەوەی حیوانات نەچێتە ناو بینەکەەوە چونکە تەنانەت لەو شوێنەش حکە حیوان دەچێت خاوەنەکەی سەرکۆنە دەکرێت ینی نەک حیوانەکە بۆچی چونکە حیوانەکە خۆی بە حکومێکی جەبری وایە ینی هیچ ئیرادەیەکی نییە تاوەکو ڕێگر بێت لە بەردەمەوەی کە نەچێتە ناو ئەم مەزرایەوە مەزرعەیەوە یا بچێت و ئەوە نازانێ ئەمە هی خۆیەتی یا هی خۆی نییە سەوزایی لە هەر شوێنەک بینی ئەوە هی ئەو حیوانەیە مەڕێک بزنێک سەوزایی لە هەر شوێنەکە بینی ئەوە هی خۆیەتی کاتێک کە برسی بوو بەرەوە ئەوە دەڕوا بەبێ ئەوەی حساب کارێمە هی کەسەیە بۆی هەیە لێی بخوایە بۆی نییە لێی بخوا بەڵام ئینسانەکان کاتێ بەلای باخێکا دەڕۆن ئەگەر برسیشیان بێت ئەوە لە لایەن دروست دەبێت ئەرێت دەبێت لە بەری ئەو باخە بخۆن یا نابێت و ئەم ئەبێت و نابێتە حکە ئیرادە وەری دەگرێت ئەگەر ئیرادە ئەبێتی وەرگردەوە دەچێتە ناو باخەکە ئێنەکە دەخوات ئەگەر نابێتی وەرگر نابێت ئەوە ناچێت خۆی ڕادەگرێت و برسیەتەکە لە ناوە پاڵی پێوە دەنێ بەڵام مەمیش لە ناوە لە دەرەوە پاڵ خۆی ڕادەگرێت بۆی ئەو دافعە ئەو هێزە وای لێ نەکا کاڵسوکەوتەکەی پێ بکە یعنی لێرە ئیرادە هێزێکی ڕێگە پێدەر یا ڕێگە پێنەدەرە بە پاڵنەرەکان کە لە ناو ئینسانە هەنە و توانایانی کە هەن تاوان دواتر لەسەر ئیرادە بە وردی دەڕۆین ئێستا ئەوەی جارێ دەبێ باسیکەین بزانین لە ناو بوونەوەرەکانە ئەو توانایانە کە بۆی پرۆسی پێشەوەمان باس کرد کە لە پرۆسی خوڵقاندنە کاتی ئەو خوڵکەنەرە هەر بوونەوەرێک دروست دەکات لەگەڵ یا کۆمەڵە ئیمکانیەتی لە ناوم بوونەوەرە هەیە کە بەم ئیمکانیاتانە دەتوانێت کۆمەڵە کار هەیە بیکە طبعا ئەگەر ئەمە نمونەیە بێنین بۆ نمونەی ئامێرەکان ئەوە بە ڕۆشنتر دەتوانین دەرکی پێ بکەین ئەم مۆبایلانەی لە بەردەم منادانراوم نەمەهاندانە ئەمانە هەر یەکەیان ئەوەی کە دروستی کردووە کۆمەڵێک خاصیەتی پێداوە کە ئەمە بە معنای ینی دەڵێن کوالیتی ئەو مۆبایلە کە هەندێکیان کۆمەڵە ئیش دەکەن و هەندێکی تریان ناتوانن ئەو ئیشانە بکەن بە حکمی چی بە حکمی ئەوەی کە ئەوەی دروستی کردوون ئەو ئیمکانیەتی تیاداناون کە ئەوە بکەن و لەوی ترا دایناوە کەنیکە لەبەرەوە یەکێکیان کە ئەو ئیمکانیەتی تیانێ بەخۆی لە ناو خۆیان ئەو ئیمکانیەتە دروست نابێت ئەوە لە پرۆسی خوڵقانەکەیە دروستکردنەکەیە ئەو ئیمکانیەتی تیادانداوە لەبەرەوە بوونەوەرەکانیش لە کارکردنیانە مەحکومن بەو ئیمکانیەتەی کە لە ناویانە لە پرۆسی خوڵقاندنە دانراوە ئەو خوڵقێنەرەی کە ئەم بوونەوەرانەی دروست کردووە ئەو خاصیەت و ئیمکانیەتی پێداون بۆ کارێک کە دەتوانن بیکەن وەکو چۆن ئەم مۆبایلانە ینی هەندێکیان کارێکەیە دەتوانن بیکەن و هەندێکی تر ئەو کارە ناتوانێت بیکە ینی کارەکە پێشتر پێشمەرجی کارەکە ئەو ئیمکانیەتەیە دەبێ لە ئامێرەکە هەبێ لەوەی کە دروستی دەگەین ئەو ئیمکانیەتە لە دروستکردنەکە دەخرێتە ناوی ینی کە تۆشتەکە دروست دەکەی لە دروستکردنەکە ئەو ئیمکانیەتەی بەهۆی دروستکردنەکەەوە تیا پەیدا دەبێ یاتیایە پەیدا نابێت جا لێرەوە کاتێ باسی ئیرادە دەکرێت ئیرادە ئەویش خاصیەت و ئیمکانیەتێکە لە هەموو بوونەوەرەکانیە و ئەمە تەنها لە ئینسانە هەیە هەر ئەمە نیە شتانێکی تریش لە ئینسانە هەن کۆمەڵە توانایتر کە لە حیواناتانە جارێ دەبێ ئەمانە جیا بکەینەوە و بزانین ئینسان لەکوێوە ئەم خاصیەتانە لە پرۆسەی وەدیهاتنەکەیە یا خۆڵقانەکەیە کەوتووەتە ناوی یعنی ئەو خالقەی کە دروستی کردووە ئەو شتانەی تیاداناوە و لە ڕێگەی چیەوە ئەم توانایانە چالاک دەبن ینی و کار دەکەن لە ناو ئینسانە حەزوریان هەیە و دواتر دەبنە پێشمەرج بۆ ئەو کارێک کە لە ڕێگەی ئەم توانایانەوە دەکرێت بە توانایەکی تر ناکرێت جگەل لەو توانایە ئێستا هەنگاو دەنێن بەرەو ئەوەی کە جۆرێک لە دابەشکردن بۆ
بوونەوەرەکان تەمان ناسر لە ڕێگەی ئەوەی کە بوونەوەرەکان تەقسیم دەکا بۆ ئەوانەی کە مسەخەرن ئەوانش کە ئێبتیلاین لە ڕێگەی ئیرادەوە یعنی ئیرادە ئەو خاصیەتەیە کە دوو جۆر لە بوونەوە لە یەکتر جا دەکاتەوە ئەو بوونەوەرانەی کە تەسخیرین لەژێر جەبری کۆمەڵە یاساییش دەکەن و هیچ اختیارێکیان نییە لەگەڵ ئەو بوونەوەرانەی کە اختیاریان هەیە ئەوانەی کە اختیاریان دارا ئیرادەن ئەوانە چین ئەوانە بوونەوەری ئیبتیلاین بە معناینەکەی تر بوونەوەرن کە اختیاری ئیرادەی اختیاریان هەیە یعنی ئیرادەیەکیان هەیە اختیار دەکات لە بینی دووشتا دەتوانێت شتێک لەو دووشتە بکات بەڵام ئەوانەی کە ئیرادە لە پرۆسەی خوڵقانەکەیانە خوڵقێنەرەکەیان ئیرادەکەی نەخستوەتە ناویان ئەوانە بە یاسات جەبریەکان کار دەکەن یعنی کەواتە ئەوانە چین کایناتی جەبرین بوونەوەری جەبرین یعنی تەسخیرین کەواتە ئەوانە ئیرادەیان تایە ئەوانە مختارن وەکو ناسر دەڵێ و ئەوانەی کە ئیرادەیان تیانە ئەوانە تەسخیرین یعنی ئیرادە تەحدیدیەوە دەکات چی لەژێر جەبرا کار دەکا و چی بە اختیار کار دەکا جا بزانین منشەی یعنی ئەم ئیرادەیە لەکوێوە لەناو ئینسانە پەیدا بووە نەگەر ئەم ئیرادەیە کۆمەڵێ ئیمکانێتی تر هەن وابەستە بەم ئیرادەیەوە یعنی مادام ئینسان ئیرادەی هەیە دەبێت شتانێکی تریشەیە لەگەڵ یا هەبێت یعنی بوونی ئیرادەکە بوونی ئەو هێزانەی تریش فەرز دەکات لەناو ئینسانە و بەهۆی ئەم ئیرادەوە دەبێ ئەو خالقەی کە ئەم بوونەوەرە مختارەی دروست کردووە کە توانای اختیارکردنی هەیە دەبێت کۆمەڵە توانای تریشی پێدا بێت تاوەکو ئەم ئیرادەیە کار بکە چونکە بەبێ ئەو توانایانە ئەو ئیرادەیە ناتوانێت ئەو اختیارە بکە جا ئەو توانایانەش کۆمەڵە توانای ترن دواتر باسی دەکەین یەکەم جار بابینە سەر تەقسیماتی بوونەوەرەکان وتمان ئەوانەی مختارن وەک ئینسان و کۆمەڵێکیشەیە مسەخەرن وەکو باقی مەوجوداتی تر تامان ناسر لێرە ناڵێ ئینسان دەڵێ ینی احتیمالی ئەوەشدا دەنێ کایناتی تریشە بێکە دارا ئیرادە بنجگە لە ئینسان و دەشکرێ هەبێ و تەنانەت کانتیش لەو شوێنە کە باسی بوونەوەری عاقڵ دەکا کە ئینسان بوونەوەرێکی کاینێکی عاقڵە ینی مەجای ئەوەش دیالێتەوە ینی کار دەکرێت هەر ئینسان نەبێت چونکە لەوێ باسی ئەوە دەکا کە ئەمە بۆ نمونە ئەمە تایبەتە بە بوونەوەرە عاقڵەکان مرۆڤ و ئەوەی کە عاقڵە یعنی ئەمە یاسایەکە تەنها شمولی بوونەوەرە عاقڵەکان دەکا ناسریش ئەلێراین دەکات ینی مەجالێک دێڵێتەوە بۆەوەی کە ئیمکانی ئەوەش هەیە لەوانەیە بوونەوەری تری عاقڵ هەبن کە خاوەنی ئیرادە بن بەڵام ئەوەی ئێستا مەقسەدە یانەوە گرنگ نیایە هەنیانین ئەوەی مەوزوع جارێ ئەمە مەبەستمانەوەی بزانین ئەم ئیرادەیە لەکوێوە هاتووە چۆن ئینسان بۆتە خاوەنی ئەم خاصیەتە و ئەم توانایە و لەکوێوە سەرچاوە دەگرێ ئەم توانایە جا بەل لەوەی بچینە سەر مەوزوعی ئیرادە و خاصەتی ئیرادە دەبێ بزانین خاصیەتی بوونەوەرەکانی تر چییە و ئەو یاسا جەبریانە بەچی ئەوانە جەبرین و اختیاری نین ینی مختار نین و مسەخەرن بابینە سەر جارێ بوونەوەرە نازیندوەکان دەکرێت بوونەوەرەکان دابشکەین بۆ بوونەوەری نازیندوو بۆ زیندوو بە جۆرێکی تر دەتوانین ئەم دابشکردنە بکەین تاوان لە ناو زیندوەکانە ڕوەکمان هەیە لەگەڵ ئاژەڵ کامانش دوو سنفی جیاوازی هەمان جۆرن ینی هی زیندەوەرەکانن بەڵام کەسەری ئەوانی تر دەکەین ئەوانەی نازیندون ئەو خاصیەتی زیندویەتیان تیانە کە خاصیەتی زیندویەتیان تیانە وەکو چۆن لەوی تراکە ئیرادە هەیە کۆمەڵە شتی تریشی لەگەڵایە کە زیندویەتیشە بوو کۆمەڵە هێزی تریش لەناو ئەو بوونەوەرانان هەن کە وابەستن بە چیەوە بە زیندویەتیەکەوە ینی بوونی زیندویەتیەکە وا دەکا کە ئەمانە خاوەنی کۆمەڵە هێزی تر بن تامان زیندەوەرەکان و من مرۆڤ جا دەکەمەوە وەکو گیانەوەرێک نەک زیندەوەرێک لێرە زیندویەتی لەگەڵ گیانداریەتی دووشتی جیاوازن مرۆڤ لەناو ئەو بوونەوەرانەی کە ئێمە دەیان ناسین و ناسینمان پێیان هەیە لەناو ئەم گەردوونە ئەم بوونەوە بوونەدا تەنها مرۆڤ گیاندارە
گیانەوەرە، ینی دارای گیانە. ئەوانی تر چین؟ یا زیندەوەرن یان نازیندەوەرن. ئەوانەی نازیندەوەرن بزانین چی وە فەرقیان چیە لەگەڵ ئەوانەی زیندەوەرن، خاسیەتەکانیان چیە؟ ئەوانەی نازیندەوەرن لە ڕاستیا وەکو مەکینەیە کار دەکەن، تەنها یاسای کارکردنیان تایە، سیستەمی کارکردن، و ئەوانە زیاد ناکەن، پەرە ناسێنن، فەرزەن لە زێر پەیدا نابێ، زێر ناکەوێتەوە، و ئەو یا سیستەمی کارکردنەش تەنها بۆ هێشتنەوەی خۆیانە، بۆ پاراستنی بوونی خۆیان. پێشتریش باسم کرد یەکێک لەو ئاوریانە پرسیاری کرد باشە ئاسن ئەگەر مادە نییە چۆن کوا شێوەکەی، و باسی ئەومان کرد کە سیستەمێک بۆ کارکردن لە ناو ئاسنا هەیە، یا لە ناو زێڕە هەیە، یا لە ناو زیوە هەیە، یا لە ناو هەر مادەیەکی لە ناو ئاوا هەیە. ئەمە وای کارکردنەکەی ڕێک دەخات لە دەوروبەرە جیاجیاکانە. فەرزەن زێڕەکە ئێمە دەخێنە هەر بوارێک لە بوارەکانەوە هەڵسو کەوتێکی دیاریکراو دەکات، کۆمەڵێ توانای تایە هەیە، توانەکانی دەردەکەوێت. فەرزەن توانای گەرمبوون توانایەکە، زێڕ کە دەخێنە ناواگرەوە گەرم دەبێت، ئەمە توانای وەرگرتنی گەرمی تایە، شیانی گەرمبوونی تایە. فەرزەن شل دەبێتەوە، توانای شلبوونی تایە، توانای شێوەگرتنی تایە، دەتوانین شێوەی بدەینێ. ئەمانە کۆمەڵە توانان کە لە دەوروبەرە جیاجیاکانە ناوکەوت و دەرکەوت دەکەن. ئەمەم ناوناوە ناوکەوت و دەرکەوت یانی چی؟ ینی بۆ نمونە ئاو کاتێ شلیەتی خۆی ناوکەوت دەرکەوت دەکا، دوو دۆخەکەی تر دەخاتەوە ناوخۆی، کاتێک ئەوی تریان لێی دەردێ لێی دەردەکەوێ شلیەتەکەی نامێنێ دەبێ بە هەڵم. ئەمە ناوکەوت و دەرکەوتە، ینی ناکرێ دوو دشت لە یەک شتا لە یەک کاتا کۆ ببنەوە، لەبەرەوە چی هەیە؟ ناوکەوت و دەرکەوتن هەیە. فەرزەن شلیەتی و ڕقیەتی ناکرێ لە معدەنێکا لە یەک کاتا شلیش بێت و ڕقیش بێت، ینی لە دۆخی ڕقیا بێ و لە دۆخی شلیشا بێ، ئەمە ناکرێ. لەبەرەوە کاتێکە شل دەبێتەوە ڕقیەتەکەی دەشارێتەوە، هەر لە ناویا دەمێنێتەوە، چونکە گەل لە ناویان نەمێنێتەوە جارێکی تر ناتوانێت دەرکەوتی بکە. ینی بۆ نمونە ئیسپرینگێک کاتی ئێمە ڕای دەکێشین لە حەدی خۆی تێپەڕی ئیتر ناچێتەوە شوێنی خۆ، ینی ئیمکانیەتی گەڕانەوەکەی تیان نامێنێ. لەبەرەوە ئەوەی کەوا دەکا ئەم خاصەتانە ناوکەوت و دەرکەوت بکەن سیستەمێکە لە ناویە، تەنها ئەم سیستەمە هەیە، ئەم سیستەمە تەنایی کارکردنە، و سیستەمی ینی ئەو خوڵقێنەرە خوا کە ئاسنی دروست کردووە، کە معدەنەکانی دروست کردوون، کە تەنە نازیندوەکانی وەکو ئاسنی دروست کردووە، تەنها چی تیاداناون؟ تەنها یاسای کارکردنی تیاداناون. یاسای کارکردنەکەش بۆ پاراستنی بوونیانە، بۆ ئەوەی وەک ئاسن وەک زێر وەک فلان بمێنێتەوە، مقاومەی مانەوە دەکات. لەبەرەوە ئەمانە لە ناو پرۆسەی بوونانین، و ئەمانە ناتوانن گەشە بکەن، ناشتوانن وەچە بخەنەوە، و ئەحساساتیشان تێدا نییە، کەواتە ئیمکانێتێکی دیاریکراویان هەیە. بەڵام چۆن ئەمانە تەسخیرین؟ وەکو پێشتر باسم کرد، هەر یەکە لەمانە کاتێک کە دەیخەیتە ناو ئەو دەوروبەرەوە هەڵسو کەوتێک دەکا کە هەر جارێ خستمانە ناو هەمان دەوروبەرەوە ناچارە هەمان هەڵسو کەوت بکە، ناتوانێت هەڵسو کەوتەکەی بگۆڕێ. ینی اختیاری نییە لە دەرکەوت پێکردن و ناوکەوتکردن و دەرکەوتکردنی ئیمکانیاتەکانی خۆیە، ینی ناتوانێت بە ئارەزوی خۆی توانەکانی خۆی لە دەوروبەرە جیاجیاکانە بەکاربێنی، لەبەرەوە کە دەوروبەرەکە تەحکومی پێدەکا، کەوتە ئەو دەوروبەرەوە دەبێ ئەو ئیمکانیەتە ئاشکراکە تاوەکو بتوانێت بمێنێتەوە، کەوتە دەوروبەرێکی تر دەبێ ئیمکانێتێکی تری خۆی ئاشکراکە بۆ ئەوەی لەو دەوروبەرە بتوانێت وەک خۆی بمێنێتەوە. و ئەمانەشین جەبرین، لەبەرەوە هیچ اختیارێک لە بەردەم چیانە، لە بەردەم هیچ لەو بوونەوەرە نازیندوانانە کە ئیمکانیەتەکانی خۆیان بخەنە ناو کارکردن. کەواتە نظامێکی جێگیر سابت دەیە بۆڵ سوکەوتی هەر یەکە لەو بوونەوەرە نازیندوانە، و بەپێی ئەو نظامە هەڵسوکەوت دەکەن و غەڵەتی تیاناکەن. هەر لەبەر ئەوەشە لێرەوەیە دەتوانین ئێمە چی بکەین؟ ئەو یاسا فیزیکیانە دەربێنین و دەشتوانین پێشبینی هەڵسوکەوتی هەر بوونەوەرێک لە بوونەوەرە نازیندوەکان بکەین، دوای ئەوەی کە بە تاقیکردنەوە بۆمان ساغ بوویەوە کام توانایی تایە
و لە چ دەوروبەرێکە دەتوانێت چی بکە ئەم توانایەنە ئاشکرا دەکە و هەر لێرەشەوە ئەو بوونەوەرە نازیندوانە لەلایەن ئینسانەوە استغلال توانەکانیان استغلال دەکرێت توانەکانیان استغلال دەکرێت و زامنیشن بۆچی چونکە ئەوانە لەژێر جەبری ئەو دەوروبەرە توانەکانیان ناوکەوت و دەرکەوت پێ دەکەن تۆ دەوروبەرەکەت بۆ سابتکردن ئەوان ناتوانن هیچ تەسەڕفێکی تر بکەن جگە لەوەی کە تۆ تەوەقوعی دەکەی لەبەرەوە لە ئامێرێک ئێمەین دەکەین ئامێرێک هەرگیز شتێکی ناچاوەڕوان نەکراو ناتوانێت بکە دایما شتانەی دەیکا چین چاوەڕێکراون دایمە تۆ دەزانی ئەوەت کرد ئەویش ئەوە دەکا دەزانی ئاوت گەرم کرد هەر بەر لەوەی بقولێ دەزانی تۆ بە ئەزمون بۆ ساغ بۆتەوە دەزانی دەکوڵێ بۆچی ئەوە دڵنیای کە دەکوڵێ چونکە ئەم ئاوە لە ژێرە و جەبرایە ناتوانێ هەڵسوێستێکی تریە بێ ناتوانێت بە جۆرێکی تر هەڵسو کەوت بکە ئەمە یاسا جەبریەکانە ئەمە تەبان بۆی ئاوات درێژەی پێدەدەم بۆەوەی ئەو مۆزوعی جەبرە ڕۆشن بێتەوە مەبەست لە جەبر چییە بۆی دواتر تێ بگەین لەوەی ئایا ئینسان کاینێکی مسەیەرە یا مخەیەرە ئەگەر بگونجە بەو دوو مستەلەح یا لە بوونەوەرە تەسخیریەکانە یا لە بوونەوەرە ئیبتیلاییەکانە بۆی ئەمە ڕوون بێتەوە دەبێت چیت لە لامان ڕۆشن بێت جەبر و اختیار لە لامان ڕۆشن بێت ینی جەبریەت بە یاسا ئەنجام دەدێ جەبریەت شتێکی هەڕەمەکی نییە وەکە شتەکەت جەبری بوو ینی چی ینی زۆر زۆر منەظەمە ینی لە وەختی خۆیە ئەمان ئەو شتەی لێ دەردەکەوێت کە دەبێت لی دەرکەوێت لە دەوروبەرەکەی خۆیە وەختی خۆی کەیە وەختی دەرکەوتنیە و ئیمکانیەتە دەوروبەرەکە تەحدید دەکات تۆ خستە ناو ئەو بوارەوە کامان بوار بوو هەمان نیشانەی لێ دەردەکەوێت ئەمە وازانم ڕۆشنە بۆ بوونەوەرە نازیندوەکان ئەوانە تەنها سیستەمی ناوکەوتکردن و دەرکەوتکردنی توانەکانیان تایە لە دەوروبەرە جیاجیاکانە و کۆمەڵە ئیمکانیاتیان پێبەخشراوە کۆمەڵە توانا و ئیستعدادات ئەم توانا و ئیستعداداتانە بەچی ئیش دەکەن بە دەوروبەر بە بوار لەو بوارە جیاجیانە لەو دەوروبەرە جیاجیایە کە هەیە بۆیان ساز دەبێ یەکێک لەو ئیمکانیاتانە یان ئاشکرا دەکەن لە ڕێگەی ئەمەشەوە چی دەکەن بوونی خۆیان دەپارێزن ینی خۆیان دەهێڵنەوە ینی تەنها توانای مانەوە لە ناو ئەم بوونەوەرانە هەیە توانای بوون و گەشەکردن لە ناو ئەم بوونەوەرانە نییە توانای مانەوەش دیارە هەر پێویستی بەو یاسای کارکردنەیە یاسای بەرگریکردنە دەوروبەر هجومی بۆیە نا بە شێوازێک ئەمیش خۆی دەخاتە ناوبارێکەوە تا خۆی لەگەڵ ئەو دەوروبەرە ساسکاتەوە بۆەوەی بتوانێت بمێنێتەوە وامە توانای مانەوەیە بورن ئێستا دەچین بۆ ڕۆکەکان کە سنفێکە لە سنفی زیندەوەرەکان طبعا ئاژەڵەکانی سنفێکە لە سنفی زیندەوەرەکان مرۆڤی سنفێکە لە سنفی زیندەوەرەکان بەڵام ئەم سیانە کاتێک کە تەصنیفیان دەکەین ینی پۆلێنیان دەکەین و جیامان کردوونەتەوە لەسەر ئەساسێ جیامان کردوونەتەوە لەسەر ئەساسی کۆمەڵە خاصیت کە لە سنفێکیانە هەیە لە سنفێکی تریانە نییە ئێستا بابزانین لە ئەو سنفانە چیان تیانیە و بە پێچی تەصنیف کراون کاتی ئێمە دەڵێن هەمومان دەزانین ڕوەک جیاوازە لە ئاژەڵ ئەگەر هەر تۆزێک بیرکەینەوە هەست بە جیاوازیەکە دەکەین بۆ نمونە هەست بەوە دەکەین کە ڕوەک قودرەتی جوڵانەوەی نەقلەی نییە ینی گواستنەوە لە شوێنێک بۆ شوێنێکی تر بەڵام حیوانات دەتوانێت بگوازێتەوە ینی بە معنایەکی تر حیوانات نەبەسراوە بەند نەکراوە بە عەرزەوە سابت نییە جوڵاوە بەڵام ئەفەن حیوانات جوڵاوە بەڵام ڕوەک چییە ڕوەک بۆی ڕیشەکانیەوە سابت کراوە لە ناو عەرزا قودرەتی چی نییە قودرەتی جوڵەی نییە لە ڕووتەختێکە بەڵام بە عەمودی ئەوە ئەرستۆ پێی دەڵێ هێنە ئیستیحالە ینی ئەو گەشەکردنەوەی جۆرەکە لە جوڵە بەس ئەوە جوڵەی ئیستیحالیە جوڵەی نەقلە نییە جوڵەی نەقلە ئەوەیە کە شتێک بتوانێت لە شوێنێکەوە بچێ بۆ شوێنێکی تر هەر بەم سیرکردنە دەتوانین چی بکەین بەم تۆزە تێڕامانە دەتوانین ئەوەی زیندەوەرە جایکەینەوە لە ڕوەک
ثابتە بە عەرزەوە جوڵەی نەقلەی تیانە کە نەقل ببێ لە شوێنێکەوە بگوازێتەوە یان ناتوانێت خۆی بگوازێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەڵام حیوانات زیندەوەرەکانی تری جگە لە ڕوەک دەتوانن خۆیان بگوازنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر کەواتە ئەمە جۆرێکە لە خاصیت کە لە زیندەوەرەکان لە ئاژەڵەکانە هەیە لە چیانە لە ڕوەکانیە بەڵام زانین ڕوەک چیتیایە کە نازیندوەکان تیانە نیە ڕوەک ناسر دەڵێ قودرەتی نموویتیایە گەشەکردن تاوان ئەم دابشکردنە پێشتریش لای ئەرستۆ کراوە لە ڕاستە یان دابشکردنەکەی ناسر دابشکردنێکی نوێ نیە پێشتر کراوە بەڵام هەر یەکە لە ئێمە گەر ڕامێنێ لە شتەکان دەتوانێت دابشکردنەکە بکاتووە بتوانێت و خاصەتانە جیاکاتەوە بەڵام بە مەرجە ڕامێنێ ینی بی لەوە بکاتەوە کە لە دەوروبەرە هەیە دەتوانێت شتەکان جیا بکاتەوە ینی دەتوانێت ئەوە تێبگا ڕوەک بەچی جیاوازە لە مرۆڤ بەڵام ئێمە لەبەرەوەی فعلەن بیر ناکەنەوە لەو شتانە هێنمان نیە ینی بۆیە نایانزانی ڕوەک توانای گەشەکردنی تایە دوو توانایتیایە لە ڕاستە یەکێکیان بۆ پاراستنی جۆرەکەیەتی یەکێکیان بۆ پاراستنی خۆیەتی و توانای گەشەکردنەکەش ئەم توانایی دەداتێ ینی ئەو درەختە ئەگەر بێت و لە گەشەکردن ڕاوەستێ لە عینی کاتیشا لە چی ڕادەوەستێ لە بوونیش ڕادەوەستێ ینی تا دەچێ لەبەرەوە گەشەکردنەکەی ڕەبتە بە بوونیشەوە دەهێڵێتەوە لە عینی کاتیشا ڕەبتە بە کامل بوونیشەوە ینی کامل دەبێ لامان کاتیشا دەتوانێت نەوەی تر بخاتەوە دەتوانێنەوە بخاتەوە توانای نەوە خستنەوەی تایە ینی دەتوانێت جۆرەکەی بپارێزێ فەرەزەن چۆن ئێمە جۆری هەنارمان بۆ ماوەتەوە تا ئێستا بە درێژایی ئەوە مێژووی کە هەیەی ئەو هەموو ساڵی پیاە تێپەڕیوە لە ڕێگەی ئەوە ئەم هەر ئەنارێک تۆ و دەخاتەوە تۆوەکە جارێکی تر دەبێتەوە بە هەنار و توانایی وەچە خستنەوەی تایە ئەی ڕۆک چیتیانە ڕۆک لای ناسر ئەحساسی تیانە حسی تیانە ینی وەکو ئەو پێنج حسەکەی کە تەحدید کراوە بۆن و تام و بیستن و بینین و لەمس ئەم ئەحساساتانێتیانە یعنی حس ناکات درەخت کە برینداری دەکەی ئێشی پێنە وەکو حیوانێک نیە کە برینداری دەکەی هاوار بکە ینی ئاماژەیەک بداکە ئێشی پێگەیوە درەخت کە دەیبڕیتەوە ینی ڕەتفالی نییە بەڵام حیوان کە برینداری دەکەی چیەیە ڕەتفالی هەیە ینی چی ینی حیوان حسی هەیە بەڵام درەخت ئەحساسی نییە بەوەی کە هەیە کەواتە حسەکان لەلایەکەوە خاصیتێکە کە حیوانات لە نەباتات جیا دەکاتەوە لە ڕوەکەکان لەگەڵ ئەو مۆزوعی نەقلە ئەو گواستنەوەی وە لێرە تاوان شتانەگەی لێرە ڕۆشن نەکراوەتەوە لای ناسر تاوان مۆزوعی پاراستنی جۆر و مۆزوعی گەشەکردن سیستەمێکی ترە لە ڕاستیا لە ناو ئەو زیندەوەرەکانە کە لە ناو نازیندوەکانانی ئەو سیستەمە سیستەمی بوون و پەرسەندنە نەک سیستەمی کارکردن ئەمە وتمان ئاسن تەنها کار دەکا بۆ ئەوەی بمێنێتەوە بەڵام درەختێک کار ناکا بۆ ئەوەی بمێنێتەوە تۆوێ کار ناکا بۆ ئەوەی بمێنێتەوە کار دەکا بۆ ئەوەی ببێت کارکردنەکەی لە پێناو چایەتی لە پێناو بوونیایەتی بەڵام ئەمیان کارکردنەکەی لە پێناو چایە لە پێناو مانیایەتی مان و بوون دووشتی جیاوازە ئەم تۆوە دەیەوێ ببێت ڕازێکی تایە نێنیەکی تایە دەیەوێ ئاشکایکە لەبەرەوە کار دەکا بۆ ئەوەی ئەو مادەیە وەرگرێ کە ئەو ڕازە شێوەگیر دەکا دەیەنێتە ناواقع و لێرەوە ڕازێکی تر دروست دەکا لەو دەبێتەوە لە تۆوەکانی ترکە لەوە هەنجارێکی تر ئەم ڕازە پێویستی بە ئاشکابوونەوەیە کەواتە ئەم درەختە کار دەکا بۆ ئەوەی ببێت بەڵام بەردێ کار دەکا بۆ ئەوەی بمێنێتەوە زێڕێ کار دەکا بۆ معنایە سیستەمەکەی ناوی ناوکەوت و دەرکەوت بە خاصیەتەکانی دەکا لە دەوروبەرێکی دیاریکراوە بۆ ئەوەی بتوانێت ئەو دەوروبەرە لە ناوی نەبا مقاومەیە جۆرەکە لە بەرگریکردن بۆ ئەوەی بۆ مان کار دەکا بۆ مان ئەو کار دەکا بۆ بوون و کارکردنی بۆ بوون ڕەبتی بە سیستەمێکی خوڵقاندنەوە هەیە کە خوڵقێنەری ئەم بوونەوەرانە
خستوێتە ناو ڕووەک و خستوێتە ناو هەرڕەم و ئەوەی کە زیندەوەرە بەڵام نەی خستوەتە ناو چی نەی خستوەتە ناو ئەوانەی نازیندون ئێستا ئەوە زیندویەتیە زیندویەتی ئێمە ناتوانین بخێنە ناو ئامێرەکان یعنی ئەگەر باتە و ئینسان بیتوانایە زیندویەتی بخاتە ناو ئامێرەکان ئەو کاتە دەشیتوانی پرۆسەی خوڵقاندن بخاتە ناو ئامێرەکان یانی چی یانی لە ناو ئەو ئامێرە توانای ئەوە هەبێ کە ئامێری تر دروست کاتەوە یانی هەر خۆی کۆمپیوتەرێکمان هەیە توانای ئەوەی تیا دروست دەبوو کە کۆمپیوتەرێکی تری لێ بکەوێتەوە ینی توانای خوڵقاندن تەبانەوەی زیندووە توانای خوڵقاندنیشی تایە ینی هێزی خوڵقێنەری ئەم بوونەوەرە هێزی خوڵقاندنەکە کە ئەوی پێ خوڵقاندووە دەیخاتەوە ناوچی ناو بوونەوەرەکە خۆی لە ڕوەکێکە خوا کە ڕوەکی دروست کردووە وەک هێزێکی خوڵقێنەر ئەم هێزەی خۆشی بەخشیوە بەچی بەڕوەک تاوەکو ڕوەکەکەش خۆی بخۆڵقێنێتەوە تاوەکو نەوەیەکی تر بخاتەوە لەبەر ئەوە لە زیندەوەرەکانە چی هەیە سیستەمی بوون و پەرەسەندن ینی سیستەمی خوڵقاندن هەیە هەر سیستەمی کارکردن نییە ئەم سیستەمە چۆنیش دەکات ئەم سیستەمە هەروەکەوەی کە باسمان کرد پێشتر دەبێت سوورە هەبێ ئایدیاکان هەبن ئایدیاکانی تر ئایدیای ناوەکی بن یا دەرەکی ینی سیستەم بێ یا شێوە بێ دەبێ مادەش دەبێت تۆوی ڕوەکەکە یا حیوانەکە دەچێت ئەو مادەیە کە لە دەرەوە هەیە وەری دەگرێ و بە پرۆسەیەکی کارکردنە ئەم مادە ئامادە دەکرێت بۆ خوڵقاندن ئەو هێزی خوڵقێنەرە دێکی دەکا سیستەم یا شێوە دەدا بەچی بەو مادەیە کە ئامادە کراوە بە هۆی سیستەمی کارکردنەکەەوە وەکۆ وایە تۆ لە معمەلێکە ئەم خشت و بەردوودارە دروست دەکەی دواتر شێوەیەکی دەدەیتێ دەبێ بەخانوو ئەمیش بۆ گەشەکردنی خۆی ئەو هێزی خوڵقێنەرە دەیێنێتە بوون بەردەوام شێوەی دەداتێ کۆمەڵە شێوەی هەیە ئەم شێوانە دەدا بۆ مادەیە ئەم شتە دێتە ئارا و ڕنگ و ڕوخسار و ڕازەکەی ئاشکا دەبێت ڕازەکە چییە؟ ڕازی هەرێک لەو بوونەوەرانە ئەو سیستەم و شێوە پەنهانانن کە لە بوونەوەرەکە هەن دواتر لە پرۆسەی بوونە ئاشکا دەبن ئێستا بەردێک لە بوون بووتەوە لە پرۆسەی بوونانیە بەڵام پارچە گۆشتێک لە سکی دایکیا ئەمە لە بوون نەبووتەوە هەر لە پرۆسەی بوون بەردەوامە بۆچی چونکە بەردەوام لە خوڵقان نایە ینی لە پرۆسەی خوڵقاندن نەوەساوە دواتر ئەم منداڵەش دێتە دەرە هیچ تاکوچی هیچ تاکو شێوەکانی نەگرتووە هیچ تاکو شێوە ماوە بیگرێ مادەیە لەبەرەوە لە پرۆسەی خوڵقاندنێکی بەردەوامە ینی لە بوونێکی بەردەوامایە بەڵام ئەوەی مادیە چییە لە بوون بووتەوە ینی لە ڕووی بوونەوە بەردێک کامەڵترە لە ئینسان چونکە لە بوون بووتەوە تەواو بوونی خۆی پرۆسەی خوڵقانەکەی تەواو کردووە بەڵام ئینسان و زیندەوەرەکان پرۆسەی خوڵقانەکەیان تەواو نەبووە لەبەرەوە لە ناو ئەم بوونەوەرە کە ئەوە ناسر باسی ناکە هێزێکی خوڵقاندن هەیە کە لە ناو بوونەوەرە نازیندوەکانە نییە تەمانەوە هەر ئەوەندە باس دەکا کە ڕوەک توانای نمو گەشەکردنی هەیە توانای نمو دەڵێ ینی گەشەکردن ئەڵێ بەڵام تەمانەمە لە حیواناتی شایە بەڵام لە ئاژەڵەکانی شایە بەڵام زیاتر لەوە خاصەتی تریشانتیایە ئاژەڵەکان ئەوی شیە جوڵەی نەقلەکە دەتوانێت بەسەر عەرزا بڕوا ئەمە دەکرێت لە عەرەبیا وشەی دابەی بۆ بەکاربێنین هەر شتێکە بەسەر عەرزا دەڕوا درەخت ناتوانێت بەسەر عەرزا بڕوا سابتە ئەمانە دەکرێت بە ڕۆشتوەکانەوانی کە قدرەتی و جۆرە لە جوڵەیان هەیە ناوبەری ئەمانە ئەحساسیشیان هەیە هەستیان هەیە ئەو پێنجەستەیان هەیە کە هەیەە بەڵام ئەم پێنجەستە تابان تەنها هەستە دەرک نییە ینی ئێمە لە ڕێگەی هەستەوە دەرک بەشت ناکەین هەست بەشت دەکەین دەبێ هەست و دەرکردن لە یەکجاکەینەوە ئەم هەستە چۆن دروست بووە ئەی بۆ لە ناو ڕۆکانیە لە کاتێکا زیندویەتی تایە حتمما دەبێت شتێکی ترە بێ ئەوەی کە ئێمە پێی دەڵێن نەفس ئەم نەفسە لە ناو حیوانە هەیە لە ناو چیانە لە ناو درەختانە ئەمەی کە پێی دەڵێن نەفس بەم معنایە شوێنی ئارەزوەکانە
حیوان بە غەریزە و ئارەزوو ئیش دەکا بەڵام درەخت بە غەریزە و ئارەزوو ئیش ناکە حسەکان بۆ هەن حسەکان ڕەبتیان بەچیەوە هەیە بە غەریزەوە هەیە یعنی ڕۆکەکان دارای زیندوێتین بەڵام دارای غەریزە نین ئای حیوانات دارای غەریزەیە دارای ئارەزووە و ئەم ئارەزووە چی لێ دەکا پاڵی پێوە دەنێ بۆ ئەوەی شتانەکەیە بیکە بەڵام ئەم ئارەزووە ئەم حیوانە لە ژێر جەبری چایە لە ژێر جەبری ئەم هەوەس و ئارەزووە ئیشەکە دەکا ئەویتر مادەکەشەویش لە ژێر جەبری یاسا فیزیکیەکان هەیە ئەم لە ژێر جەبری یاسا غەریزیەکان هەیە یاسا بایۆلۆجیەکان و ئەمانە بۆ حیوان چین شتانێکی جەبرین ئە لێرەوەیە ناسر دەڵێ هەستەکان شتانێکی جەبرین لەکوێوە یعنی من چاوم کردەوە ناتوانم نەبینم ئەو شتەی بەرچاوم دەکەوێت یەکسەر دەیبینم تاوان ئەمە بۆ حیوان وایە بۆ ئاژەڵەکان وایە بۆ ئینسان وانە من دواتر ئەوە ڕۆشن دەکەمەوە دەستماندا لە شتێک یەکسەر هەستی پێ دەکەین گەرم بوو هەست بە گەرما ناتوانین هەست بە گەرمای شتێک نەکەین و دەسی لێ دەین یعنی چییە؟ یعنی جەبریە وە زۆر یاسای تریژەیە لە ناومانە جەبریە هەناسەدان شتێکی جەبریە حەسەب ئەوەی کە هەناسەدانی حیوان ئەمە چونکە بێ ئیرادەیە ئیرادەی شتاکو لە ناو حیوانان نییە مادام ئیرادە نییە کەواتە ئەوانە چین جەبرین وەزکردنەکان جەبرین بیستن ناتوانانی دەنگێک گەیشتە گوێت نەیبیستی شتێک کەوتە تەمان ئەمە ئەمەی کە بۆ چاو دەیڵێت و بۆ گوێەوە ئەرستۆش باسی لە کتێبی اخلاقەکەی باسی دەکا باسی ئەو مەلەکانە دەکا کە هەر لەگەڵ دروستبوونی ئینسانە مەلەکەی سروشتین هەن لەوانە باسی چاو دەکات دەڵێت چاو لەگەڵ بوونی ئێمە لە ناو ئیشکردنایە ئیتر کە چاوت کردەوە ناتوانانی نەبینی یعنی شتانێکی جەبرین اختیاری نین بەڵام کۆمەڵە مەلەکاتی تر هەیە اختیارین لە ئینسانە ئەمە تا ئێرە ئێمە زانیمان لە ناو ڕووەکە زیندوێتی هەیە لە ناو نازیندوەکان ناتوانەیمانەوە هەیە لە ناو ئەمە ناتوانێت گەشەکردن هەیە بۆی زیندوێتیەکەوە لە ناو حیواناتە ئەحساس و غەرایز هەیە ئارەزوو هەیە بەوەی ئەمە ئەحساس و غەرایزەوە تەمەن حسەکانیش وەکو کۆمەڵە توانە لە ناو حیوانە پەیدا بوون ئەی لە ناو ئینسانە لە ناو ئینسانە بەهۆی ئەو ڕوحەوە پێی وایە ناسر لەبەرەوەی ڕوح دێتە ناو ئینسانەوە بەهۆی ڕوحەوە چی ڕوودەدا کۆمەڵێ توانە لە ناو ئینسانە پەیدا دەبێت بۆ کاروبارێک ئێمە وتمان توانەکان کە پەیدا بوون بۆ ئیشێکی دیاریکراون کۆمەڵە توانە پێیا دەبێت ڕوح وا دەکا کە کۆمەڵە توانە لە ناو ئینسانە هەبێ لە ناو حیوانە نەبێ وە کۆمەڵە خاصەتی تیا بە یەکێک لەوانە چیە ئیرادەیە طبعا ئەلێرا ئیرادەی تر مەزۆی جەبری و اختیار دێتە ئاراوە یعنی ئیرادە بە بۆنەی ڕوحەوە لە ناو ئینسانە وەکو خاصەتێک پەیا دەبێت بەوەی زیندوێتیەوە پێیان نابێت زیندوێتی کە دەخێنە ناو حیوانەکە ئەحساس و نمو و گەشەکردنوانە پێیا دەبێت بەڵام کە ڕوح خوڵقێنەرەکەی دەیخاتە ناو ئینسانەوە چی دروست دەبێت ئیرادە دروست دەبێت کە لە حیوانانیە و لە دەرسیدا بێ باسی ئەوە دەکەن کاتێک ڕوح دێتە ناو ئینسانەوە چی ڕوو دەدا و ئەو هێزانەی کە تایە دروست دەبن چین و دواتر ئەو هێزا کە لەوا دروست دەبێت لەگەڵ چیا دەکەوێتە ناو دیالکتیک لە مۆزوعی اختیارە بۆ اختیاری شتێک بکە و ئەم ئینسانە مێزانەی بۆ چییە و وەزیفەیان چییە وتمان هەر هێز و توانایەک لە ئینسانە دروست دەبێت وەزیفەیەکی دیاریکراوی هەیە